سلااوان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویست لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. کۆبوونەوەی خانشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاریێران، کوژران و برینداربوونی دوو کۆڵبەر لە سنوورەکانی بانە و هەورامان، دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری مەریوان، هێرشی دارەی تڵاعات بۆ سەر ماڵی موختار ئەسەدی لە سنە، سەپاندنی سزای زیندان بەسەر دوو هاوڵاتی لە سنە و سەقز، کۆبوونەوەی پەرستاران لە چەند شاریێران، ناڕزایەتی کرێکارانی ئاپفا لە چەند شاریێران، کۆبوونەوەی خانشینکراوانی فولاد لە ئیسفەهان و قایمشار و لە سێدارەدانی نۆ بەندکراو لە چەند زیندانی ئێران. دەستپێکی هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەمە 28 گەلاوێژ خانشینکراوانی تامینی اجتماعی لە شارەکانی کرماشان، تاران، مەشهەد، شوژ و دامغان دژ بە دۆخی خراپی مایشەتی کۆبوونەوە. خانشینکراوانی تامینی اجتماعی لە کۆبوونەوەی ڕۆژی ڕابردوودا خوازیاری هەڵوەشاندنەوەی سزایەدام، ئازادی شەریفە محەممەدی، پەخشان عەزیزی و ئیسماعیل گرامی و هەموو چالاکانی کرێکاری بوون. خانشینکراوانی ناڕازی هەروەها خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هاوسانسازی حەقدەست بوون. کوژران و برینداربوونی دوو کۆڵبەر لە سنوورەکانی بانە و هەورامان. ڕۆژی یەکشەمە 28 گەلاوێژ دوو کۆڵبەر لە سنوورەکانی سەرتەزێنی بانە و هەورامان بە تەقەی سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی کوژرا و بریندار بوون. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز، کۆمەڵێک کۆڵبەر لە سنووری سەرتەزێنی بانە کەوتنە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە. لە ئاکامی ئەو هێرشەدا کۆڵبەرێک بە ناوی مەحموود پاشنا و نادیار بە فیشەکی ساچمەی بە سەختی بریندار بوو. لەلایەکی دیکەوە لە سنووری هەورامان کۆڵبەرێکی خەڵکی هەرێمی کوردستان بە ناوی ئارام خەلیل بە دەسترێژی گولەی هەنگی مەرزی کۆماری ئیسلامی گیانی بەخت کردووە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری مەریوان. ڕۆژی یەکشەمە 28 گەلاوێژ هاوڵاتیەکی خەڵکی گوندی نێی سەر بە شاری مەریوان بە ناوی ئۆمید فەرەجی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکرا. بە پێی زانیاریەکان هێزەکانی ڕژیم بەبێ بەڵگەی قەزایی هەڵیان کوتاوەتە سەر ماڵی ئۆمید فەرەجی و ناوبراویان بە توندوتیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستۆتەوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئۆمید فەرەجی لە بەردەستانیە. هێرشی دارەی تڵاعات بۆ سەر ماڵی موختار ئەسەدی لە شاری سنە. کاتژمێر 6 بەیانی ڕۆژی یەکشەمە 28 گەلاوێژ بەکرە گیراوانی تڵاعاتی سنە هەڵیان کوتایە سەر ماڵی موختار ئەسەدی، چالاکی سنفی فەرهەنگیانی ئەو شارە و سەرڕای پشکنینی ماڵەکە هەڕەشەیان لە بنەماڵەکەی کرد. بە پێی زانیاریەکان مامورانی ڕژیم دوای زیاتر لە یەک کاتژمێر گەڕانی ورد لە ماڵی ئەو چالاکە سنفیە و تێکدانی ماڵەکەی کەش و هەوای ترس و تۆقاندنیان بەسەر بنەماڵەکەیدا زاڵ کردووە. موختار ئەسەدی لە پەیوەندی لەگەڵ شۆڕشی ژن ژیان ئازادی و با بڕیاری دەستگای قەزایی کۆماری ئیسلامی بە زۆرە ملێ خانشین کرا و ماوەی 2 ساڵە موچەکەی لێ بڕدراوە. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ئەو چالاکە سنفیە لە چەندین دۆسیەی جیاجیادا ڕوبەڕووی تۆمەتی جۆراوجۆر بۆتەوە و پێشتری جەنجار دەست بەسەر و دادگایی کراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو هاوڵاتی لە سنە و سەقز. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، حەسەن ئەمینی برای هەمیشە زیندوو محەممەد ئەمینی لە گیانبەختکردوانی شۆڕشیژنا لە شاری سنە و عەبدوڵڵا شەریفزادە ئەندامی گروپی شاخەوانی هەڵۆی سەقز لەلایەن دەستگای قەزاییەوە بە 6 و 10 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کراون. بە پێی ئەو راپۆرتە حەسەن ئەمینی لە پەروەندەیەکی ساختەدا لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە بیانووی دیدار لەگەڵ بنەماڵە دادخوازەکانی سەقز و بۆکان لە ساڵی 1402 بە 6 مانگ و 15 ڕۆژ زیندانی تازیری و 40 زەربە شەلاق مەحکوم کراوە. لەلایەکی دیکەوە عەبدوڵڵا شەریفزادە لەلایەن دادگای ئینقلابی سەقزەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نظام و هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم بە 10 مانگ زیندانی تازیری مەحکوم کراوە. ئەو چالاکە مەدەنیە زستانی ساڵی 1402 لەلایەن دارایی ئیسلاحاتەوە دەست بەسەر و
پاش لێپرسینەوە بە دانانی وەسیقا لە زیندان ئازادکرابوو. کۆبوونەوەی پەرستاران لە چەند شاری ئێران ڕۆژی دووشەممە 29 گەلاوێژ پەرستاران لە شارەکانی مەشەد، یاسوج، ئیسفەهان، عێراق، ئەهواز، قەزوین و چەند شاری دیکە ئێران دژ بە دۆخی خراپی پیشەوی مەعیشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان پەرستارانی چەند نەخۆشخانەی دیکەی مەشەدیش بە مانگرتنی سەراسەری پەرستارانی ئێران پەیوەست بوون و هاوڕێ لەگەڵ هاوکارەکانیان لە یاسوج و قەزوین و چەند شاری دیکە ئێران خوازیاری پەیوەستبوونی هەموو کادری دەرمان بەو مانگرتنە سەراسەریە بوون. پەرستارانی ئێرانی خوازیاری زیادکردنی تعرفەی پەرستاری، پێدانی ئیزافەکاری و کارانە، کەمکردنەوەی ساعاتی کار، چوونە سەرەوەی ئاستی حەقدەست، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دامەزراندنی هێزی کاری نوێ و ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات بوون. ناڕزایەتی کرێکارانی ئاپفا لە چەند شاری ئێران ڕۆژی یەکشەمە 28 گەلاوێژ کرێکارانی شاغڵ لا ڕێکخراوی ئاو و ئاوەڕۆی شارەکانی ئەندیمێشک، ڕوودبار و دلیگان لا ناڕزایەتی بە نەدانی داخوازیە دواخراوەکانیان کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان کرێکارانی شاغڵ لا ڕێکخراوی ئاو و ئاوەڕۆی شارەکانی ئەندیمێشک، ڕوودبار و دلیگان 3 بۆ 8 مانگ حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختی مەعیشەتیدا ژیان بەسەرەبەن. کرێکارانی ناڕازی ڕایانگەیان بەهۆی نەدانی حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تامینی اجتماعی ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن و بنەماڵەکانیان لە خزمەتگوزاری دەرمانی بێبەشن. کۆبوونەوەی خانشینکراوانی فولاد لە ئیسفەهان و قایمشار. خانشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی ئیسفەهان و قایمشار ڕۆژی یەکشەمە 28 گەلاوێژ بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانشینکراوانی فولادی ئێران خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی، گەڕانەوەی سربەخۆیی بە سندوقی خانشینی کرێکارانی فولاد و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانشینی بوون. لە سێدارەدانی نۆ بەندکراو لە چەند زیندانی ئێران. بەیانی ڕۆژی دووشەمە 29 گەلاوێژ حکمی یەکدامی نۆ بەندکراو لەوانە دوو شارۆمەندی ئەفغانستانی لە زیندانەکانی یەزد، شیراز و تەورێز جێبەجێکرا. بە پێی راپۆرتەکان 3 بەندکراوی بەلوچ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی یەزد ئێعدام کراون کە ناسناوەی دوو کەسیان بریتیە لە عەبدوڵڕەحمان جامەنی تەمەن 34 ساڵ و عەبدوڵڕەوف دێهمەردە تەمەن 33 ساڵ. هەروەها دوو شارۆمەندی خەڵکی ئەفغانستان بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز لە هەمان زیندان لە سێدارە دراون کە ناسناویان هێشتا ئاشکرا نەکراوە. هەروەها لە زیندانی تەورێز بەندکراوێک بە ناوی عەباس ئەعلای ئاقبلۆغ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارە دراوە و لە زیندانی شیراز حکمی ئێعدامی 3 بەندکراو بە ناوەکانی یوسف کازمزادە، عەلی سەلیمی و حەیدەر عەرەب بە تۆمەتەکانی بازرگانی بە مادەی هۆشبەر و کوشتنی بە ئەنقەز جێبەجێکراوە. گواستنەوەی ڕەزا ئاغدەسی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان. ڕەزا ئاغدەسی چالاکوانی کرێکاری خەڵکی تاران بەهۆی عفونەتی گوێ و قورگەوە ڕەوانەی نەخۆشخانەی تاڵەقانی وەلەنجە کرا. ڕەزا ئاغدەسی وێڕای خراپی دۆخی تەندروستی لا دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە و ماوەیەک لەوە بەر داوای مەرەخەسی دەرمانی کرد بوو بۆ ئەوەی سەردانی منداڵە نەخۆشەکەی لە یەکێک لە نەخۆشخانەکانی تاران بکات، بەڵام لەلایەن بەرپرسانی زیندانەوە ڕێگری لێکرا. ناوەندەکانی مافی مرۆڤ سەبارەت بە دۆخی خراپی تەندروستی ئەو چالاکە کرێکاریە هۆشداریان داوە و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی بوون. گیان لە دەستانی دوو کرێکار بەهۆی ڕووداوی کار لە چابەهار و بەم. ڕۆژی یەکشەمە 28 گەلاوێژ خوێندکارێکی کرێکار بەهۆی کەوتنە خوارەوە لە بینایەکی نیوەکارە لە چابەهار و هەروەها منداڵێکی کار لە شاری بام بەهۆی بەرکەوتنی کارەبای گیانی لەدەستاوە. بە پێی زانیاریەکان خوێندکارێکی بەلوچ لە شاری چابەهار لە نۆهەمی سێمی بینایەکی نیوەکارە کەوتە خوارە و گیانی لەدەستاوە. ناسناوی ئەم کرێکارە زاهێد پەرەنداخ تەمەن 21 ساڵ خوێندکاری تێرمی سێی پەیامنووری ڕاسکی ڕاگەندراوە. لەلایەکی دیکەوە منداڵێکی بەلوچ بە ناوی یونس شەهبەخش تەمەن 17 ساڵ لە ساردخانەیەکی شاری بەم بەهۆی بەڕگرتووی گیانی لەدەستاوە.
و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی جژبەرانی نەتانیاهۆ لە ئیسرائیل. ئێوارەی ڕۆژی یەکشەممە 28 گەلاوێژ خۆپیشاندەران لە تەل ئەڤیڤ کۆبوونەوە و دروشمیان دژ بە بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل وتەوە. هاوکات لەگەڵ دانوستانەکانی نێوان ئیسرائیل و حەماس بۆ ڕاگەیاندنی ئاگربەست لە غەزە و ئەگەری بە ئاکام نەگەیشتنی هەزاران شارۆمەندی ئیسرائیل لە شاری تەل ئەڤیڤ ڕژانە سەر شەقام و خوازیاری ڕاگررتنی ئاگربەست، ئازادی دیلەکانی دەستی حەماس و دەست لە کارکێشانەوەی نەتانیاهۆ بوو. بینەرانی عەزیز، هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد.